سڵاتان لێبێ هاوڕێیان لە ڤیددیوکی نیێگەڕینە وڵاتان لەم ڤیددیو هەڵدەین بە چەند دقەیەکی کورد باسی کۆمنتکەن لە زمانی PHP یان کۆمنت بە عام با بڵێن لە زمانی PHP ئەمە سێ بە سێ جۆرە توانین کۆمنت بنووسین کۆمنت باشە پێشەوەی بڕۆین سەر جۆرەکانی نووسینەکانی کۆمنت خۆی چییە کۆمنت کۆمەڵێک نووسینە کە تۆ ئەینووسیت بۆ ئەوەی کە دواتر گەڕایتەوە بۆ کۆدەکان بزانی کە چیت کردووە وەکو ئاماژەیەک وەکو نۆتێک وەکو تێبینێک بۆ خۆتی داهەنەی کۆدەکە ئەوەی کە بە ئەکی بە کۆمنت ڕەن نابێ بە هیچ شێوەیەک و کۆمپایلەرەکە حسابی بۆ ناکە باشە لە زمانی PHP سێ جۆر کۆمنتمان هەیە ئەتوانین بەدانانی باکسلاش بەو شێوە هەر شتێک بنووسی نەبێتە کۆمنت باشە شتێک بنووسی نەبێتە کۆمنت وەکو ئەبینین لە جۆری یەکەم بۆ شێوە تاوان ئەم جۆرە با بڵێن مڵتی لاینە یان سینگل لاینە ئەفۆن سینگل لاینەکە تەنها ئەو شتانەی کە لە هەمان ڕێزی خۆیەتی وەکو کۆمنت حسابی بۆ ئەکات لە خواری خۆی بە کۆمنت حسابی بۆ ناکە هەروها جۆرێکی ترمان هەیە بە بڵێن شێوازی نووسین دووەممان هەیە کە ئەویش بە نیشانەی هاش ئەخێنە پێشیوە نیشانەی هاشەکە ئەخێنە پێشوە ئەمیش هەر سینگل لاینە بە هەمان شێوەیەوە بە تەنها نیشانەکانە گۆڕین جۆرێکی ترمان هەیە کە ئەمیش جۆری سێهەمە با بڵێن ئەمە چیە مڵتیپل لاینە یعنی چی یعنی ئێمە توانین کۆمنت لە چەندێ ڕێک زیاتر بنووسین بۆم شێوە ئەگەر دیقەت بن ئەبێت بەکردنەوە تاگێکی کردنەوەی بۆ ئەکەین کە باکسلاشێک و ئەستێرەیەەکە و داخستنەکەشی باکسلاشێک و ئەستێرە و باکسلاشێکە با بڵێن ئێمە هەر شتێک لە نێوان ئەم باکسلاش و ئەستێرەیە بنووسین ئەوێ بە کۆمنت هەر شتێک باشە شێوازێکی تریش هەیە ئەمە بۆ کەسانەیە کە لەوانەیە زۆر بەیانەوێت شت بزانن بۆنە تۆ چەند دێر کۆدت هەیە چەند دێر نووسینت هەیە ئەتەوێت هەمووی بەیەک جارکەی بە کۆمنت نەک دانیشی با بڵێن دانە یەک ڕیز یەک ریز کلیک لە کۆنتترۆڵەکەین لەگەڵ پیتی نیشانەی پرسیار لەسەر کیبۆردەکە خۆی ئۆتۆماتیکی ئەو کۆد ئەو شوێنت کە دیاری کردو ئەیکا بە کۆمنت بوت خواتان لەگەڵ هەتاوەکو ڤیددیوەکی دیکە